برای یاسین عزیز شروع کار سیاسی هم بحث کن گله بخیرات ممسوس و که وزیر درو ماجه فکری پیوندی کد گل یان کل سر بنما دی بهانه هف باش قربانی دان هف باش حتی پیوندی هف باش گل لک بواران دا کو هبت هف باشات نیوره هریما کردستان و امریکا جبوی برجاندی هر دو آلیان و پاراستنا سقامگیری و نافچه برف کیفت چه زۆر سپاس کاشیوان سلااو لە جەناب و بینەرانی کوردستان 24 دیارە هەموو بنەما سیاسیەکان لەسەر بەرژەوەندی هاوبەش دروست دەبێت بەڵام هەندێک بەرژەوەندی هەیە یان هەندێک هاوبەشی هەیە گرنگتر لە لای تکا یان لە شوێنی تکا ئێمە وەکو هەرێمی کوردستان سەرکردایەتی کورد کە مێژوێکی قوڵ و درێژمان هەیە لەگەڵ لە بەرژەوەندیەکان لە شتە هاوبەشەکان لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا بە قۆناغێکی گرنگدا دەڕۆین ئێستا پێدەچی زیاتر پێویستیمان بەو هاوبەشی هەبی هەتا ئەمریکاش پێویستی بۆ هاوبەشیە زیاتر بۆیە کە سەرکردایەتی داوت دەکرێت لەسەر ئاستێکی باڵا بۆ سەردانیکردنی وڵاتی یەکگرتووەکان ئەومان دەداتێک ئەو هاوبەشانی ئێستا زەڕورترە گەورەترە گرنگترە ئەو هانەمان دەداتێ ئەمن پێم وایە و باششم کردوەک و لە ئەوەی پێشەواڵەکە لە جەنابتم باس کرد کەمە من ئەو سەردانی بە نۆژنکردنەوەی ئەو پەیوەندیانە و ئەو کارە هاوبەشانەی نێوان کوردستان و ئەمریکای دەبینم نۆژنکردنەوەک پاش ئەوەی کە هەستماکردنەوە پاشەکشەیەک ساردێک لە پەیوەندیەکانی کوردستان ئەمریکا یان ئەمریکا سەرقاڵیشتی تر بوو کەەوە ئێمە وەکو با بڵێن شرۆفەکار وەکو چاودێری سیاسی وامان هەست کرد کە ئەمریکا ئەو گرنجەی ناداتە کورد ئەو سەردانە يعني هرج برهنديجي بانكش نما فرمي هات يكوب كردار راب جهينم سروكوزينا راب جهينن ام پشتوانين هافين و ام واش بيرناكيم طيب تجي قرباني دانا هاف باش هبيا از او نامه بو سركدات كردا بو نيراني شكردا كاواني كابيا وابوكا تواو كرد بتنيه امريكا تازه پشتواني ناكا امريكا لقر حكومتي مركزي بهز عراقها يعني او نيران او مسجاني كلو نيران بوان دهاديان او ثاني ايمو وكو تساوديري سياسي لبرامبر عندك تساوديري سياسي كنياري كرد بن باز ذكران للتلفزيون كان او هموي روان دوا زمن او سرداني او يعني او تساوبي كوتناني كاور ديتمان لكن زيغراني وزيري دروي او زيغرا بشبشاني يعني او زياوازاني زيغراني وزيري دروي يعني دراني وزيري دو امريكاي بمن وكو تساوديري سياسي لا خودي دانشنكي وزيري دروا گرنگترە حتا باسی بڕیارەکانی دادگای فدرالیش کرا لەلایەن وەزیری دەرەوەی ئەمریکا ئەمە بەڕاستەوە خوب پەیامێکە بوو دادگای فدرالی کە ئەوەی کردوویەتی نادەستوریە یان چ ڕادەگەیەنێ خۆی نەک دادگای فدرال ئەوەی لە پشت دادگای فدرالیش دەوەستن و پاڵپشتی دەکەن یان ئەوانەی کە بیر دەکەنەوە کە قواری هەرێمی کوردستان قواری ئیداری و سیاسیانی کوردستان بچوو بکەنەوە یان لە ناوی بن يعني بهاني زور پێم وایە کە ئەو لێدوانانەی وەزیری دەرەوەی ئەمریکا مەسیجەکە زیاتر بۆ ئەوانەی کە نەیاری کوردستانیان ئەوانەی بیر دەکەنیان ئەوە پلانیان داناوە هەروە پلانیشدا دەڕێژن بۆی هەرێمی کوردستان وەکو کیانی ئیداری و سیاسی لەناو بردرێ لەبار بدرێ یان زۆر بچووک بکرێتەوە کە نەتوانی ئیدارەی ناوچەی هەرێمی کوردستانیش پێ بکرێ و بە ملکەچی بگەڕێتەوە لای فڵان و فیسار کە بۆ ئەوەی کە ئەو هەرێمە بەردەوامی بە کزی بە لاوازیە پێم وایە کە ئەو مەسیجەی ئەو نامەیەی وەزیری دەرەوەی ئەمریکای زۆر گرنگ بوو بۆ نێرەکان پێش ئەوەی گرنگبی بۆ خۆمان وەکو کورد ئەف پەیام و مەسجە دە چۆپ هەفبەشیت نێڤبەرە ئەمریکا و کوردستانی کار سەرێتەکردم دیتنەوە تایبەتیش وێ ڕەوشە ئاڵوس یا ڕۆژهاتە ناوەڕاست بڵێ خۆ دیارە باسم کرد ئێمە ئیشمان بە ئەمریکای ئەمریکاش ئیشی بە ئێمەیە ئەمریکا لە سەرقاڵی زۆر شتەرە لە چ ڕۆیکەوە ئەمریکا ئیشی بە کوردستان ئەمریکا پاش ئەو بانگەوازانی ئەوانی کە ئەو هەوڵانەی دەکرێت کە لایانی سەربازی کەم کرێتەوە لە عێراق خەژمونەکەی ئەو کرێتەوە یان با بڵێن هەر نەیهێڵن لە عێراق وەکو دەسەڵاتی سەربازیان ئەوانە پێویستی زیاتر بە کوردە کوردستان و کورد هەردەم لە ژمارەیەکی بە زەحمەت بووینە بۆ ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە پێم وایە ئەمریکا لەو کاتانی کە فشار دەخرێتە سەری لایەنیتکە بەبیری دێتەوە کە باشترین و نزیکترین هاوڕێ و هاوبەشی لە ناوچەکە کوردە ئەوە لە ئەمریکا زۆر ئیشی بە کوردە لەو لایەنێک دەمێنێتەوە سەرەوەی ئێمە کە بتوانین لەو قۆناغە نوێیە کە باسم کرد پاش ئەو نۆژەکردنەوەی ئەو پەیوەندیانە لەگە ئەمریکا زیاتر بەهێمنتر با بڵێن بەژیرتر لەگەڵ ئەمریکا مامەڵە بکەین یعنی هەندێک
تێبینی ئەمریکا هەیە لەسەر کوردستان یەک لەوانە یەکبوونی و هێزی پێشمەرگا لەوانە هەندێک بابەتی کە پێویستە بە مافی مرۆڤ یان هەر شتێکی تر لەوانی کە ئەمریکا ئەگەر ئێمە لە کاتێکان زۆر بەگری ماوەنەکەبی ئێستا بەگری جوەرگرین وا بزانین کە یەکبوونی یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان کە بۆ ئەمریکا زۆر گرنگە و لای ئێمەش زۆر گرنگ بی هەرچەندە هەوڵی بۆ درایە بەڵام ئەو هەوڵانە زیاتر پەرەی پێ بدرێ و زیاتر خێراتر بکرێت. بەجارەی سەرۆک وەزیرانی ئەمریکا واشنگتن بەحسا ڕەوشە نەئاسایی و چارەسەرکردنەوە ڕەوشە شنگۆلێک کرد و ئیدی 10 ساڵین جینۆسایدا کو دەرباز بین divê yani her awakî hebe ev rewşa çareser bibe xelek vegereve ser navçeyên xwe ev çareserkirina pirsa şingolê beref çi qonaxvet be. دیارە زۆر شتمان هەیە لەگەر ئەمریکا ینی ئەمریکا کە جێگرنی یەکداوانە ئەگەر ئێمە بەلایەنشی سیاسیش باسی مەسەرەی شنگال بکەین لایانی مافی مرۆڤ لە پێشتر لەو بابەتەی دیان هزار کەسی ئەو دەڤەرە تا ئێستا دەربەدەرن حکوومەتی عێراقی هەروەکو لەو بڕیارانەی کە دەبینی لەلایەن بەحساب وەزارەتی ئاوارەکان یان وەزارەتەکانی ئەوانی کە پەیوەستن بە مافی مرۆڤانە وا دەکەن کە ئەو کەم پوشتانی کە لە نێو هەرێمی کوردستانیشن دایخەن باش ئەگەر ئەو ئاوارانە نەگەڕێنەوە زێدی خۆیان زیدی باپیرانی خۆیان بستنە شوێنی کە هەر ئاوارە بن لە شوێنی تر پێم وایە کە ئەو بابەتێک کە باسم کرد لایەنی مافی مرۆڤیش لەلایەن ئەمریکای گرنگە وەکو شتێکی هاوبەش وەکو خاڵێکی هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئەمریکا بابەتی شنگاڵە بێزگە لە بابەتە سیاسیکە بابەت ئەمنیەکەش بۆ ئێمە میمە تا ئێستا لە شنگاڵ هەندێک هێزی بیانی تێدایە هەندێک هێزی کە گرفت بۆ ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان هەموو عێراق هەموو ناوچەکە دەکە ئەوەی کە زۆر گرنگە بۆ هاوپەیمانەکانی ئەمریکاش ینی هاوپەیمانی شێشک و تورکیا بۆ ئەمریکا کە بەشێکە لە ئەندامێکە لە ناتو ئەوش مهمە ئەو گرفتە ینی ئەو باسی شنگاڵ دیارە باسێکی پەرت و بڵاوە کاکشوان بۆ ئەمریکاش گرنگە بۆ هەرێمی کوردستانیش گرنگە هەر کەسە لەلایانی خۆی لایانی سیاسی لەلایانی ئەمنی لەلایانی مافی مرۆڤ تایبەتیژی وەسفکردنا کوردستانی پەرێمەکە ناوازە کوردستان بوومە گرنگە سەقامگیریەوەی گرنگە هەر دەمەکە مەترسی سەر هەبە ئیدی بێ دوو دلیدە ئەمریکا پارێزە حتا بەرپرسەن ئەمریکیەوەکی ئێماژە پێکردین ئەف پەیامên وەزیرê dervê ئەمریکای ji bo serok weziran ji bo serkirdatiya Herêma Kurdistanê çi mesajekê gihînte welatên kenda û welatên Rojhilata Navras ku Amerîka dîtnawê ser Kurdistanê çawa ye hîn jî hosa bibînin hîn jî hosa bin gel Kurdistanê ئێمە دۆستمان زۆرە لە خۆی بە زیادبی لە ناوچەکە تایبەتی لە کەندا و لە وڵاتە عەرەبیەکان لە وڵاتی چش بەڵام بەداخەوە نەیاریشمان زۆرە زۆر زاروەیە کە نێارەکە بەس نێوار کێمترن نێار کەمترن بەڵام زاروەیە ئەزیەتمان دەدەن موشکبارانمان دەکەن یان بە درۆن هەیە یان پیان خۆش نییە ئەو ئارامی و سەقامگیری لە کوردستانە بەردەوام بی حتا هەوڵی ئەوەی دەدەن کە حتا ناسەقامگیری سیاسیش دروستکەن یعنی کلێنێک دروستکەن لە نێو لایەنە سیاسیەکانی کوردستان ئەم پێم وایە کە ئەو پشتگیری ئەمریکا لەسەر ئاستی وەزیری دەرەوە کە نوێنەرایەتی سیاسەتی ئەمریکا دەکە لە دەرەوە ینی زۆر زاروەیە کە ئەگەر سەرۆک قسام کە ئەو کاریگەری نابێت کە وەزیری دەرەوەی وڵاتەکە قسان دەکات چکە نوێنەرایەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەکات پێم وایە ئەوانە وەکو باسمان کرد پەیامی زۆر باش بوون پەیامی زۆر چاکبوون هیوادارم کە سەرکردایەتی کورد جەنابی سەرۆکی وەزیران تەواو ئەو پەیامە باشانە بەکار بهێنرێ استیغلال بکرێ بۆ ئەوی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێشبستی زیاتر بێستر بی لایەنە سیاسیەکان زیاتر بیر لەوە بکەنەوە کە کوردانە زیاتر بیر بکەنەوە کوردستانیان زیاتر بیر بکەنە لەوەی بەرژەوەدێت تاکە کەسی و لایەنەکان بەلاوە بنین لەو قۆناغەدا گەل لە گەلک سوپاس بەڕێ سیاسین عزیز شروع بە کارێ سیاسین گەلمەدا بوون سوپاس بووە سپاس گەلە خێرات